دەستان خۆش بفەرمون دانیشن. بەرگێری سەربەخۆ محەممەد حەسەن بازنەی بە ژمارە 29 لە بازنەی ڕاپەڕین بۆ هەڵبژاردننی ئەنجومەن نوێنەرانی عێراق. هاوڵاتیانی هێژات و سۆزی دەبەری ڕاپەڕینی دوکان ئێوە هەر لە هەر کە زیاتر دەزانین کە وڵاتەکەمان و هەرێمەکەمان لە سایە حیزب و دەسەڵاتدارانی گەندەڵ و بەرژەوەندی خواز بە چ قۆناغێکی سەخت و دژوار و گوزەری کردووە و دەکات. لە ماوەی ڕابردوودا زۆر دەرفەتی گرنگ و مێژووی هاتوونە پێش کە دەکرا سوودیان لێوەربگرێت و بخرێنە خزمەتی گشت کۆمەلگاوە. بەڵام لە سایە عەقڵێتی نادیموکراتی و بەرژەوەندی خوازی حیزبی و بنەماڵەیی ئەو دەرفەتانە لەدەست چوون و کران بە قوربانی کورسی و پۆست و دەسەڵات بۆ بەرژەوەندی مادی و چەند کەس و گروپێکی دیاریکراوە. یەکەم دەسەبارکردنی سەقامگیری و ئارامی لە ناوچەکەدا بەگشتی و ناوچە سنووریەکان بە تایبەتی و هەوڵدان بۆ قەرەبووکردنەوەی زیان بەرکەوتوان و بەهۆی هێرشەکانی دەوڵەتانی دراوسێ و سنووردانان بۆ دەستدرێژەکانیان. دووەم فشارکردن بۆ بژانەوەی ئابووری و بازرگانی لە ڕێگەی کردنەوەی مەرزی کێلێ و هەوڵدان بۆ لابەردبرنی بربەستەکان کە ماوەیەکی دوور و درێژە ماوەتەوە. سێم هەوڵدان بۆ دەرخستنی پەیوەندی هەرێم و ناوەند لە پەیوەندی حیزبی و کەسی بۆ پەیوەندی هاوسەنگ لەسەر بنەمای دەستور و بەرژەوەندی هاوبەش و لەلایەن نوێنەرانی دامەزراوە هەڵبژێراوەکانەوە. چوارەم هەوڵدان بۆ سودمەندبوون و پێدانی قەرزی بانکی بۆ پرۆژەی عەقار و خانوبەرە و هاوسەرگیری و بۆ هاوڵاتیانی هەرێم وەک هەموو ناوچەکانی عێراق بەبێ جیاوازی. پێنجەم هاوتاکردنی بووچە و شایستە دارایەکانی فەرمان بەرانی کەرتی گشتی و هێزەکانی ئاسایش و ناوخۆ پێشمەرگا لەگەڵ فەرمانەکانی سەرتاسەری عێراق. شەشەم هەوڵدان بۆ دیاریکردنی ڕێژەیەک لە بودجەی گشتی ساڵانە بۆ قەرەبووکردنەوەی گوند و شارۆچکە و ڕوخێنراوەکانی سەردەمی بەحث بە تایبەتی ناوچەکانی پشدەر و مەرگە و گوندەکانی سنووری بناری قەندیل تا ئێستاش بەهۆی بۆمبارانەوە زەرمەند دەبن. حوتەم نوێنەری دەخینە خزمەت خێراکردنی پرۆسەی دیموکراتی و دادپەروەری و پێکۆژیان لەگەڵ هێزە هاو ئامانجەکان و تەواوی پێکاتە و کەسایەتی و نوێنەرایەتی ئازادی خوازەکان. هەشتم سنووردانان بۆ بۆمباران و هێرشەکانی دەوڵەتانی دراوسێ بۆ سەرگوند و ناوچە سنووریەکان و هەوڵدان بۆ دۆزینەوەی ڕێگەچارەی ڕیشەیی بۆ سەرجەم کێشەکان. پشتیوانیکردن لە کاندیدی سەربەخۆ هەباڵ محەممەد حەسەن محەممەد لە بازنەی چوار بە ژمارە 29. دیارە پێشتریش ئێمە وەک تەبگەری ئازادی پشتیوانی خۆمان بۆ کاندیدانی سەربەخۆ لە بازنەکانی سلێمانی و گەرمیان و کەرکووک ڕاگەیاند وان ڕاپەڕێنیش. بێگومان بێهیوایەکی زۆر لە باشووری کوردستان و عێراق هەیە بە گۆڕانکاری و تۆوێکی زۆریان چاندووە بۆ ئەوەی خەڵک بێهیوا ببێت لە گۆڕانکاری و چارەسەری کێشەکانی کۆمەلگەی عێراق و بەگشتی بە کوردستانیشەوە. پێچەوانەکردنەوەی ئەو بارودۆخەش مەحاڵ نییە. ئەویش بەوە دەبێت کە خەڵک لە دەرەوەی ئەو سیستەمە نائەدالەت و دەسەڵاتخوازەی کە هەیە خۆی ڕێک بخات و بەشدار بێت و ڕێخستنی خۆی بەهێز بکات. ئێمە قەندیل ئەمڕۆ کاندیدێکی شارەوانی قەندیلمان دەستنیشان کردووە. ئەو کاندیدە کێیە؟ لە سەختترین ناوچەی قەندیل لە گوندی ئەنزێ کە هەمیشە لە ژێر چقڵی چاوی بردومانی داگیرکەرانی یەک لە دوایەکەکان بووە. مامۆستا محەممەد خۆشی و بنەماڵەکەشی بنەماڵەیەکی کردگۆشەر بوون لە هەموو شۆرچێک لە دوایەکەکان دەستیان هەبووە لە خەباتکردن لە ناندانی پێشمەرگە و لە میوانداری خەڵکی قەندیل. مامۆستا محەممەد ساڵانێکە کە من دەیناسبوو کە لە قەندیلی کوردستانە کە لە شارەوانی قەندیل بووە نوێنەرایەتێکی ڕاست و دروستی خەڵکی قەندیلی کوردستانی کردووە. و دەتوانم من لێرەوە بە ناوی خەڵکی کوردستان بڵێم مامۆستا محەممەد شایەنی ئەوەیە کە نوێنەرایەتێکی ڕاستەقینەی دەبەری قەندیل و ناوچەی ڕاپەڕین بکات. بۆ ئێمە هەر ئێستاوە بڕۆمان وایە خەڵکی وەکو مامۆستا محەممەد لە هەرێمی پشدەر و بدوێندا مبالەغە نییە، زیادە ڕەوی نییە. هیچ یەکێ لەو کاندیدانە لە تێکۆشانیاندا، لە فکریاندا، لە فەلسەفەیاندا، لە پرۆژەیاندا، لە سۆزیاندا بۆ خزمەتکردن هیچیان لە مامۆستا محەممەدەوە نیە. تەنها مامۆستا محەممەد ئەوەی پێویستە
ئەم دەنگە بگاتە هەر شوێنێک بگاتە دوکان بگاتە پیرەمەگرون بگاتە بنگر بگاتە سووداش بگاتە هەر شوێنێک ئەم دەنگە بگاتە هەر شوێنێک من پێم وایە لە زۆر شۆڕەن ئەو جوابە وەرگین بڵێن مامۆستا محەممەد بانگەشەی ناوێت ئەوە پێمان بڵێن کە کاندیدا